گیانی منی تررررن خوات لەگەڵ کە گەیشتی نامە بنێرە. باشە ئەلو وای بابک قوڕم بەسەر بڕۆ ئێستا دایکم ئەتبینێت. زۆر باشە باشە بڕۆ تو خوا بڕۆشێتە باشە خوات لەگەڵ. سلام. سلام. دایکە دایکە وای دایکە وەی زەهری مار ئەوە چیتە؟ دایکە بۆچی واقعی بە قورئان جەڵدە لێ یام ئەمە چی خستوتە سەرت؟ بەیانی کە مردم دەبێت من بخەیتە ناو ئەمەوە مەگەر من نازانم کارەکانی خۆم بکەم با بۆ خۆم هەستم کارەکانم بکەم بەر لەوەی بمرم. هەرەڵی مردم با بە قسەی باش بکە. هەر نوێژێکیشم بۆ بکەن بەسمە. نوێژی قوتەیرە گۆڕ ڕووناک دەکاتەوە، نافیلەش فشاری گۆڕەکەم کەم دەکاتەوە. محەدەسە 100 جارم وتنایی مرۆڤ بە باشی بڵێن هەرەڵێن محەدەسە بۆ ئەوەندە زواتیتەوە؟ با بەکات بە شوێنمە. 100 جار پێم نەوتی جلەکانی من لە بەرمەکە تاقەتم نییە هاوازم لێ بێنە. چەند ڕووداری مەگەر خۆت دلت نییە هەر جلەکانی من لە بەرەکەیت. چیتە وەرە بمخۆ. چییە؟ خەریکە ڕوات. ئەی با بڕوات بۆ سەر ئیشە ڕوات خۆشت ئەوەت نەئەوی ئاخری تر نایبینم. جار هەریەتەوە تۆ شەڕەڵی نایبینم. هەستە با بڕۆی نان بخۆین. برسیم نییە تۆ بڕۆ. وەی ڕەزا وەرە با ئەمە بێکەوە بەرینە ژوورەوە. وەرە کاکە. چییە ئیتر ئیشی پێ ناکەی؟ نە بابە وا بڕێرە فاتح عەلی ئیشی پێ بکە. بوەسە ئالێرەوە بیگرە. بەرزی کەرەوە گرتومە. بڕۆ. دایخە کوڕم قۆفڵی لێدە. بە سەلامەت خواتان لەگەڵ بێ. بەیانی لەبیرە نەچێ ناخەمە نایتە سەرەوە. نا قوربانت منە خوا لەگەڵ مامە. خواحافیز. فەرموو. یا الله ئینشاڵڵا ڕۆژی جومعەتی من تۆ ئەکڕم سەری ئەم چاڵەی پێدا پۆشم. سلام علیکم. ماندوو نەبی. بۆچی لێرە دانیشتووی؟ سەلام. دەنگە دەنگێ لە لای مەتبەخەکەوە هات لە پڕاترسم لێ. باشە بڕۆشتای بۆ لای احترام. ناوتم ئێستا حەمیتەکە. ئەی هاوار ئەی لەمە دووە کە ڕۆژ دەتەوێت چی بکەی؟ خوا گەورەیە. با بڕۆین وەرەگیانەکە. با بڕۆینە ژوورەوە. شەو شاد. شەوت شاد. حەمید گیان بەیانی پێویست ناکەبێت خەریکی کاری خۆ. نا تانیوە ڕۆیم. ئەمە بگرە. مامەوە چییە بەخوا پێویست ناکە. حەمید گیان یەکەم سەفەرتە دیار نییە بۆ کوێ ڕۆ چیت بەسەریێت. سەبارەت بە ئیشەکەشت هەرچەند پارەندە کرد بۆ دایکتێ نێرم باشە گیانەکەم. نا لەگەڵ فاتح عەلی قسەم کردووە بڕێرە 3 لە 100 بەبە. زۆر باشە شەوت شاد. شەو شاد مامە. باوکە گیان خوا حەفیز. خوات لەگەڵ باوکە. نیوەڕۆ لە ماڵ نێم نانەکەت بۆ دەهێنەوە بەردووکانەکە. حەبەکەت خوارد؟ باڵێ. مەگەر نازانی کە ئەمڕۆ دەبێشتی زۆر بکڕام ئەو پارەکەمە چێ داتناوە؟ چ مرەبایەکی خۆشە. تۆ لێت خوارد؟ ناخۆم دوا کەوتوم. پاروێکم بۆت کردووە دەبی خۆ دوا کەوت. نان و پەنیرم خواردووە خوا حەفیز. بۆسە بۆ دەخەمە ناو جانتاکە. دایکەمەی کە جانتاکەمەوە نەخێ ناڕژێت سەمەکە دێ بیگرە. ئەی خوایە خوات لەگەڵ. ئادی هەڵسەکۆیان بکەرەوە ئەمەت بۆ شکاندووە. باشە من 100 جار بە تۆم نەوت ئەمە لێرەمە ڕێژە 100 جار بە تۆمت بەڵام تۆ لە قسە تێناگەیت.
سلام سلام پورێ باشیت چۆنی؟ چۆنت بم ئەڕۆیتە سەرەوە بەڵێ. باشە منە ڕۆم دوا کەوتم خۆ لێرا بن نانیوەڕۆ ئیشم هەیە باشە دەی خوا حەفیز خوات خوا لەگەڵ حەفیز نیوەڕۆیان ها هەستە لە خەو نشکێنی کوڕەکەم بەخێر بێ ئەوە قورسە بۆچی بۆ منداڵە هەڵی دەگری بە قوربانت بم چۆن وەزوهاتن ئەمانە لە چشخانە دانن وەرە بڕۆ هەڵی سێنە لە خەو پورێ هەستە لە خۆ من هاتم پورێ چۆ دە پورێ هەستەیتر دایکە ینی لەم هەموو شوێنە هەرە بێبێت ئێرە پاکەیتەوە نایڵن کەس بخەوێت محەممەد گیان وەرە بزانم دەزانی ئەمەم بۆ بکوژێنیتەوە دایکە مڕۆبایەکی زۆر خۆش دەرچووە شەکریشم کەمتر تێ کردووە دایکە خۆ دوێنە شەو محەدەسە درەنگ نەهاتەوە دەرگاکە داخە بابە گیامێشکت هاتە ناو دەمێت نازانم ئەو کچە بۆچی ئاوا ئاکات عەلەیکە سەلام ئەوە چۆنە لە ماڵەوەیت هەر ئاوا بکە هەمووی لێ دموچاوت هەڵسووە ئاخر چۆن دەهێڵن ئاوا بچنە زانکۆوە دایکە نیوەڕۆ دەیت خولی شۆفێریم هەیە پرادی بۆت کڕێوە دەستی خۆش بێت عەزیەتی کێشاوە تۆ وازی لێ بهێنە گوێ مەدەرێ نا من ئیشم هەیە ئەگەر درەنگ بوو منداڵەکە هەڵبگرە و بێنە بۆ مزگەوت شتی قورس هەڵناگریت ها خوا حافیز ئینشەڵڵا بزانین چی بۆ خێر و بەرەکەتی تێ بکەوێ ئینشاڵڵا بابە تۆ لێدێکی وا نازدارت هەیە ماڵت بۆ کرێ ئۆتۆمبیلت بۆ کرێت هەموو شتێکی تەواوە ئیتر نازانم بۆچی هەمیشە لێرە کەوتویت دۆزیتەوە بەڵێ دۆزیمەوە نا گەورەتریشمان هەیە یەکێکی گەورەتر هەبوو لە حەوشەکە دامناوە سەوزەکان دابنێ هەتا من نیوەڕۆ دەگەڕێمەوە باش. بە ڕەبابوانت وت پێرێ پێم وتووە ئەگەر بیویستایە تەلەفۆنیە کرد خوا حافیز خوات لەگەڵ اللهم صل على محمد وعلى آل محمد السلام عليكم قربان يا أخوة بخير سلام قربان بخير بێن سلام ئەیوە باشن بەخێر هاتی خاتون سلام عليكە سەلام خوا پاداشت داتەوە زۆر بەخێر بێن زەحمەتت کێشە بیکەری ماکیاژە کردوێتی حەدەسە گیان وەرە لێرە داینشە وتم ئەگەر لێرە داینیم یەکێک پێی پیانێت تۆی ڕژێت کاکە حەمید چۆن سلام علیکم ئەحواڵتان چۆنە بەخێر حەمید گیان دیسان شەکلی کردووە چێتی با بڕۆم و گەڕێمەوە کات ئەوانەشم تاو کرد ئەوانت بۆ لەوێ چاوەڕێ یەکەم ئایا بکەن بە قاپەکانی و خواردنی تر ئەلو هەروایی تر یەک مانگی ترە گەڕێمەوە بەڵێ 2 ڕۆژ دوایەوە دووبارە ڕۆیت کە گەڕامەوە لەگەڵ مامەماتی قساکەم خانمان سڵاوات بدان لەسەر محەممەد و ئالی محەممەد اللهم صل على محمد وعلى آل محمد نەسیبە بوەستە سوێن بەخوای گەورە من نان و نمەکی ئەم ماڵەم خواردووە گەر ئەو شتە لە مێشک تایە بتەوێ بیکەی شتومەکەکانم کۆکەمە و لێرە سلام علیکم چۆنی گیانی بەفیرە بەخێر بێت بۆ چیوە درەنگ هاتن بەخێر بێ گوێت لەم نەیان نا سوێن بەخوام جارە بە باوک تەڵێم بەڵێ سلام ئەحواڵت بەخێر بێت بەخێر بێت سلام چۆنی عجایب زۆر چاوەڕێت بووین باش و هاتی قوربانت بم ببورێت خوا بیدە بۆ من ناکێشە نییە سلام لە تۆش بەخێر واز بێنە خۆمەیکەم ئێستا ئاوی کوڵاوی تێ بکە بەسەر چاو سلام چۆنی سەلام چی بووە هیچ قاپە پیسەکانم بەرە بابی شۆم بەخێر بێ سلام نوشەگیان دایکە گیان دیسانە و کچە سووکە هات هەر ئەوەی کە محەدەسە لەگەڵ یا ئەگەڕێت و بەڕەڵا بووە خەتای باوکتە ئەخواتە من درێژی بکە هەرگوێشی پێ نادات گرنگ لای ئەو میوان بێت لایگرینی یەکێدەت و کێدەوە تۆ لەکوێ باشە من وتم زۆرە چۆنی جوجو ئەسڵەن هەر باش نیم بۆچی چی بووە لەبەرەوەی ئەو هاتیوە 1 ساعتە تەلەفۆنی بەدەستێ دڵداریە کات وازانێ خەڵکی کەرن ئەو فاتمێش وەکو نەعامە سەری کردوتە ژێر بەسەر ژیانیەمانەوە سەریای لەبەرت هێشتا زەختی بەرزە بەڵێ هەرچەندە پێ دەڵێم هەر دەڵێ دوێنێ ڕۆشتم بۆ لای دکتۆر هیچ سوودی نییە خۆ پارێز ناکات مرۆڤ لەم تەمەنەدا هەموو ڕۆژێک سەر و پێ بخوات چی لێ دێت باشە دایکیان بۆ ئەهێڵیت هەرم کارانە ئاکەیت بۆیە چەوری و هەموو مەگەر بەدەست منە هەر شتێکیش کە پێ بڵێم پێی ناخۆشە جاوەش کە چەم هات ڕکابەری ئەشقەکەی میشە بەگوێنی خۆم کە ئەمەنە دەم بە کۆڵی حامی داواز ناهێنن ئینشاڵڵە بە سەلامەتی بڕوا و سەرکەوتوو زۆر باشە حاتی فەرمون بڕۆنە ژوورەوە خانمان سڵاوات بدان لەسەر محەممەد و ئالی محەممەد اللهم صل على محمد وآل محمد زەهری مار بە گیانتان ئاخر بۆ هێندە پێ دەکەنن نەسیبە گیان
وەرەم خواردنانە لێدەی کە بەریندێنی. سەلام احترام خانم. سەلام فاتیمە گیان. سەلام چۆنی؟ ئەوە دانێ ناڵەکەت باشە. باس بۆ خوا هەمومان باشین. بێنە بیدە بە من. بیدە بە خاتو مەهناس. کاکەڕێگایکە دۆزمەوە بەخوا پێویست ناکات. زۆر محەدەسە بەڵە بابا والله پێویست بابا لەم بلیتی پاسم کڕێەوە بۆ حوتی بەیانی نامەوێت. ئەو کچەی کە هاتوو بۆ ئێرە ئەو هاوڕێتە کە لە فڕۆکەخانە ئیشەکات ئەوە هەرە کچەیە؟ بەڵێ بۆستە گیانی من پێی بڵێ بابلیتێکی فڕۆکە سبەی بۆ کاکە حامید ببڕێ بۆ خوڕامابا دەڕوە. نامەوێ بەس پارەکەی زۆرە ها کێشەی نییە بڕۆ ماماوتم نامەوێت و قسەی لە خۆت گەورەتر بابا نیلوگیان بزان مەتوانی بلیتێکی خوڕم ئاباددا بنێ بۆ سبەی بەیانی زوو. بەڵێ گیانەکەم بۆ کێتە؟ باوکمەوێ حامید بە پاس نەڕوات. وەرەدا ئەمە گەرم ئەمە ببە بەسەرخوازی بۆستی فەرمویانە ئەگەر حوت ماڵی ئەو بەرەوە حوت ماڵی ئەمبەرنەی خۆن نەزەکە قبول نابێت. زۆر باش چارە بوو چییە؟ گەشتەکە لە شەشی بەیانیە اینجا چونکە ئێستا درەنگە بنکە کە سیستەمەکان داخستۆ ئەبێ بڕۆ بۆ لای فرۆکەخانە. زۆر باشە کەواتە نامەوێت. یانی چی؟ ئای بابا ئەتەوێ لێرەوە پاس بڕۆی بۆ خوڕمابات دوایی هاوڕەکانت چیت پێڵێن؟ پێت پێکەنن. ئای بابا باشە پارەکەی چەنە لێت پرسی؟ لە ڕوونا لە نیلۆفەر بپرسم چەندێکە کات. خۆ بێ بزانین پارەکەی چەنە. باشە بلیتەکە وەرەگرێ و پارەکە لەوێیات. تێگەیشتم خۆ ئەم مناڵانە قسەیان لەگەڵا ناکرێ. بابەجان مامەجان دەستێمەکە بەخوا بگرەوتەوە مامەجان دەستەکانە خۆش بێ. ئای هاوار حەزی شەکەی دەستەکانە خۆش بێ مامە. ئەگەر کەمش بوو قسە بکە بۆ تەنێری. وەرە ئێ باوکەوە هی دراوسەکانە ئەمەیان تۆزە ڕۆنی زیاترە. دەمەی خۆی ترزیانی هەیە بۆت. ئەی خوای کەندە سەمانە. ئەلو لەکوێیت؟ گەیشتی؟ ئێستا هەیەم یەک دەقە بۆستە. دانێ لەو ڕۆندارەمەیتێ؟ با کەشکی تێ بکەم. ها بگرە دەست بۆستە کەوچێک. محەدەسە گیان دا زۆر تووڕم. الله زۆر بەخێراتی چۆنی ماڵەوەتان سەلام چۆنی باش بۆ هاتی من سبەی بەیانی زۆر ڕۆم. چیتە تۆ؟ بەگومانم لە تۆ ئاخر نازانم لەگەڵ کێی تۆ. ئەوە نەڕقم لێکە گومانم لێکەیت. ئەمە چه ئاشێکە؟ کێ لێی ناوە؟ دایکم. چی بوو چیت کرد؟ ئەو مەسەلەی کە نەدا بە تەواوی تێک چووە. وای یاسای پەنابەری بە تەواوەتی گۆڕاوە. بەڵام من پیاوێکە ناسم 15 لە نەفرێک وەرەگرێ تایلەند ئوسترالیا. باشەکەی ئەگەر پارەکە بدەین 2 مانگ. باشە توێ ئارتین چی لێ بکەیت؟ تۆ جارێ بە پارەکە پەیدا بکەین ئەڕۆینی قامە وەرەگرین و ئەگەڕێمەوە ئەوانی شەبەم. ها ژنەکەش تەهێڵێت. ها سیر کە من چیم بۆ تۆ هێناوە. چییە؟ حەریرە پەمایی. دەست خۆش بێ بۆ ئازێتت کێشە. نا بابە کێیە؟ وای تۆ بۆچی مۆبایلەکەت بێدەنگەکەی؟ ئەی بابە گیان لە ماڵ بووم تۆ تویست تەلەفۆن بکەی لە پێش دایک و باوکم ئاشکرا بووم. ئەم کارانە بۆ تۆ شەرمە. مەگەر چیم کردووە؟ دابەزە منە بێ بچم بۆ دوکانی شمەیە. مەکە بابەک تو خۆ تۆ بۆچی واکەیت؟ دابەزەی شمەیە. بابە وەرە نازدی خۆت وەڵامی بەرەو بۆچی واکەیت؟ نامەیە وەڵام دەمەوە ئەم کارانە ناشرینە بۆ تەمەنی من ناگونجێ تێبگە. خۆی چم نەکردووە؟ تۆ نازانی من لە ماڵەوە ژنێکی نەخۆشمەیە کەمێک لە لای ئەو ڕاکەم و دوورەکەومەوە دێم بۆەوەی تۆ ببینم کەچی تۆش سەر و دڵمەگریت و بێزار مەکەی. داوای لێ برد نەکەم. مایکە مایکیتر باسیتر. 2 یان 4؟ 2 ئەوە ناتم بۆ ماڵەوە ئەڕۆمەوە. وریای خۆت بە ئادێ سێرێکم کە؟ تا ئێستا قیمەی پشتی پێمان نەخوارد بوو ئەوەشمان خوارد. جگە لەوەی ئەوە بێت بگرە ئەمە لە دایک بوونی جەواد و لاعیم مەشە. لەم شەوانە کەم دەسەکەوێت کۆبوونەوە لە دەوری 1 سفرە نیعمەتی خوایە. باوکم بە ڕەحمەت بێیوت هەر کارێکتان کرد لەسەر 1 سفرە دانیشن. ئینشاڵڵا نانی شایەکەی کاکەتەها خۆی ئافیەتان بێ. ئینشاڵڵا بۆ شایەکە کاکە حەمید ئینشاڵڵا.
ئەوە ئیشیشی دۆزیوەتەوە ئیتر کاتێتی بخۆ بابەجان بخۆ ئینشاڵڵا هەموو منداڵەکان سەر و سامان بەدەست بهێنن. ڕەحمەت لە دایک و باوکی کاک مەهدی کە بلیتی فڕۆکەی بۆ وەرگرتی کەم و چەند وەرگر دەبێ بۆی بگەڕێنیتەوە. کە گەڕامەوە لەگەڵ مامە مادی قساکەم. کە شامپۆکە تەواو بوو هەر لەمە بکڕە دوای قژە هەڵەوەرێ. دای جانجۆ لێ بۆ چیم وتم کە گەڕامەوە قسە لەگەڵ مامە مادیەکە. حەمید بە قورئان باسی و بابەتە بکە شیری خۆمە لێ حرامەکەم. ئەگەر وا بیرەکەیتەوە کە گەڕامەوە لەگەڵ ناییدا و سەرگیریەکەمەوە زۆر هەڵە بیرەکەیتەوە. کێوتوتی لەگەڵ ناییدا و سەرگیری بکە لەگەڵ هەرکێ حەزەکەی بیکە بەس ئەمەیان نا. باشە پێم لە تۆ کێشە لەگەڵ نەسیبە چییە؟ من کێشم لەگەڵ نەسیبە نییە گیانەکەم. ئەڵێم لە مناڵی و ئێوە بە یەکەوە گەورە بوون. عیبە بە قورئان چۆن وابێ؟ ئەخرەمە چه حەقی بەسەرەوە هەیە دایکی من؟ دوایەوەش خۆ تۆ ناتوانانی بڕیار بۆ ژیانی من بدەیت. ئەی باشە کێ بڕیارە بۆ بدا؟ هەرێ بێ من بڕیارە بۆ بدەم. من کە گەڕامەوە لەگەڵ مامە مادی قساکەم. تۆ لە خۆتەوە قساکەی حەمید کە تۆ گەڕایتەوە ئێمە خۆمان کۆکەینەوە لێرە ڕۆین. حەمی دانیشەمێ قسە لەگەڵ بکەم. بە قورئان وەک گەورە تریشقەت هێپەڕێت هەر نازانی چۆن نەڕوات. بیرتە ئەفشین ئەویست بۆ سەربازی بڕۆ من لە چه حاڵێکا بووم؟ بەڵێ بەڕاستەوە چی لێ هات؟ وا بزانم ژنی هێناوە. شتێک بڵێم گوێم بۆ گری؟ ها چیرکە بابە کوڕێکی زۆر باشە ها بەس 18 ساڵەتە و گەورەترە و ژن و مناڵیشی هەیە. چی هەڕەڵی گەورەترە بابەتە من بەس ژمارەیە دوای ئەوە شێوەی مناڵە ئەو پەڕی لە 30 یان 32 ساڵەکات. ئەو نەمەڵە ژنی هەیە ڕقم لەو قسەی کواشنی هەیە خەریکە جیا بێتەوە. تو ئازانی دایکم و باوکم بزانن ژن و مناڵی هەیە هێڵن هاوسەرگیری لەگەڵ بکەیت. جەبانە هێڵن خۆی بە تەمای بڕۆین. سیرکە ئەشق نیعمەتە کاتێیەت مرۆڤی تر لە هیچ شتێ ناگات. بوەستە با من قسەکانم تەواو بکە. قورئان بوەستە. منی تر لە ماڵە نامێنمەوە. بوەستە حامی دەمەوێت قسە لەگەڵا بکەم. بەرەم دە دایکە وازم لێ بێنە. حەمید بوەستە تو گیانی دایکێ غەڵەتم کرد بوەستە تو خوا حەمید بوەستە هەیڵم بڕۆین. هێواش وەرەوە سەر خۆت کوڕەکەم تۆ وەرە ژوورەوە دانیشە ئەڵم غەڵەتم کرد. ئەوە چه قسەیە بۆ تۆ کردە دایکە؟ باشە نەڕۆیت ها شەڕەکە لەسەر تۆیە. وابزانم خەریکە نامە بۆ تۆ نووسێت. حەمید بۆستە بۆ کوێ ڕۆیت؟ با بڕۆم زانم چیڵێت. چیڵێت فڕوخ لە خوار و تێناگەیت ئەم کارانی تۆ وای کرد. ئەو خەریکە هەڕوات بۆستە ئەستێرەی شەو زوو هەستە لە خەو دنیا ڕەش و تاریکە. هابیرگیان من ئەم قابانە کۆ دەکەمەوە. ئەم گوڵسوورانە هەمویان هی تۆن. ئەستێرەی شەو زوو هەستە نیگار هەستن بچنە دەرەوە. هەستن بڕۆن لە حەوشەکە یاریکەن. دەی هەستنی تر بڕۆنە دەرەوە. دەی هەستن خێرا هەمومان بەستەریەکەین. ئەمانم هەمویان تازە شۆردووە. ئاگاداری و مناڵەش بە دەی بڕۆ.
چی ئەوەندە سێری تەلەفۆن دەکەیت؟ ئێ بابای جان کە گەیشت تەلەفۆن دەکات دیارەکە نەگەیشتووە یا سەرقاڵە. آخر دوێنێ شەو کوڕەکەم بەدڵگرانی ڕۆژ. سپاسی خوا بکە کوڕێکی زۆر باشت هەیە، پیاوە بە شەخسیەتە، چاو پاک بەڕێز. ئینشاڵڵا کە گەڕایەوە ژنێکی باشی بۆ دەهێنین. ژنهێنانی چی ئێستا؟ هێشتا مناڵە. ئێ لە کۆتاییدا هەر دەبێ ژن بهێنێت بۆ مەگەر هەموو یەبێ ژن بهێنێ. من ئێستا کە مێردەم نییە مردووم. ئێ تا خۆت ماویت هەر دەبێ ژنی بۆ بهێنێت. چیە دەتەوێت هەر لای خۆت بمێنێت؟ با ببێ بە 30 ساڵ اینجا دوای ئەوەش لەگەڵ نەناسراوێ. ئەیخوایەوە چی بوو؟ چییە؟ چی بووە؟ خوارەوە خوڕ بە سەرمەوە چی بوو؟ وایە مناڵەکە کەوتوتە ئێرە ئێستا بە چی بکەین؟ خوڕ بە سەرە هەریمەکانی جوێن بێنە و جەبارە حەسەنێنی لەگەڵکە ئەیخوایە بۆستە باوکە سەرخۆمە دەبێت چی لەوەخاوی خێرا سەرەوە دەرەوە تۆشەکەی دەناویەوە دەرچەکەیەکەویتە خوارەوە بۆ چی وایە؟ چالو محەدەسە بۆ شوێنە ڕۆی محەممەد تەها محەممەد تەها ئەلۆ ئاگەر کوژێنەوەیە کاکە مناڵێکی 4 ساڵە کەوتەتە ناو چاڵێکەوە. بەڵێ شەقامی دەماوەند پێش مەیدانی ئیمام حوسێن کۆڵانی شەهید بینام باوکە ئاگادار بەکەوتنەوە ئاگاداری خۆت بە باوکە مەڕۆ ئەوە ڕۆژ بە خوارەوە بێنە لایتەکە پێدا لای بێرە زوریا بە نەکەوتە خوارەوە باوکە وریا بە حەبلەکە چۆن بگرە حەبلەکە بەردە شۆڕێکەرەوە خوارەوە یارمەتی مامەدا ئاگاداری خۆت بە ئاگاد لە خۆت بێ پیاوەکە ئاگاداری خۆت بە شەکەشکەت بێدەنگە نەکەوتە خوارەوە. لەکوێیە؟ کاکە باوکم و مناڵی خوشکەکەم لە چاڵەکەیان. حەبلەکەت خایم بەستووە؟ چیمان بەسەرات وای کەش بەسەرەوە؟ ئاگاداری خۆت بە ئەگەری خنکانی هەیە. ئەی هاوارەوە چی بڵێ جارە قسەی باش بکە بەیشەکەمان بکەیت. باشە دەلەوە بوەستا شتێک نییە باوکە ئارام بن ئارام بن هاتن زۆر باش هێواش هێواش باوکە زۆر باش زۆر باش پیاوەرە بۆستە با بێتە سەرەوە بانەکەونە خوارەوە شوێنێکی شکابێ دانیشە کوڕەکەم تۆ باشی؟ چاوەکانی بکەرەوە بە قوربانێ بم چاوەکەرەوە گیانەکەم ناڕشەیتەوە باوکە تۆزی ئاوام بۆ من ئێستا ئاوت بۆ هێنم پەلم گیان میلۆگیان تەلەفۆنت بۆ کەمەوە بڵێ چی؟ لەکوێ؟ ئای ئافرم کوڕ شێرەکەم هەمووی خەتای مشکاوەیە بەسەر ناتوە. ئای خوایە گیان باوکە چی بووە؟ هیچ نییە باوکە گیان شتێکی وانی سپاس بۆ خوا بەخێر تێپەڕی لە لای دایکتە بڕۆ. ئەوە تۆ چیڵێ؟ یا ئەڵڵا یا ئەڵڵا هەم ڕۆژە دەفڕۆکە ڕۆت بۆ خۆڕم ئاباد مەرجنیەوەی حامید بوو بێت. چی بووە؟ هیچی نێفتەکەم مەترسە چی بووە؟ هیچی کە خانیمە هەر ئاباد دەبێت نردنی یارمەتین گروپی جیاواز وەکو مانگی سوور و ڕێکخراوەکانی دیکە کە خەریکن دەگەنە شوێنەکە. ئاماری کوژرانی ئەم کارەساتە لە سایتەکان و پێگە جیاوازەکان و ئامارە ناڕاستیەکاندا جیاوازە. هەندێک لە پێگە ناڕاستیەکان دەڵێن کە برینداربوونی هەیە بەڵام هەندێکی دیکەیان دەڵێن کە هەمویان مردوون. وتەبێژی ڕێکخراوی مانگی سوور ئەم هەواڵەی پشتڕاست کردوتەوە و دەڵێت تاوەکو ئێستا هۆکاری ئەم کارەساتە دیار نییە. سەلام ماندوو نەبید ئەمڕۆ چەند فڕۆکە ڕۆشتە بۆ خۆڕم ئاباد؟ زانیاری زیاتر پەیوەندی بە مەهدی ئەحسانیەوە کەین. سەعات چەند؟ مەهدی ئەم کاتت باش. ئەها یعنی هەرو فڕۆکەیە بووە؟ من ڕاستەخۆ لە شوێنی ببوورە گەشتیارەکەم سەلامەتن.
لە ئەنجامی کەوتنە خوارەوەی فڕۆکەکەدا فڕۆکەکەی حامیدە ئەی خوای ئێمە بەدبەخت بووین چیە خۆش داژ نەبوو خانم لە خۆتەوە قسەی ئەڵی تو پەڵیتەکەیە بۆ موبایلەکەی بکە بەپێی دوایین ئامار و زانیاریەکان وا دەرکەوتووە کە ژمارەی قوربانیەکان زۆر زیاترن لەوەی کە پێشبینی دەکرێت و لە هەمان کاتدا باس لەوە دەکرێت کە چەندین بریندار لە ڕووداوەکەدا ئەوە تا بە یارمەتی دەرەکانیان بۆ ئەوێ ناردووە ئێخۆ زۆر فڕۆکارێک کە ئەکەوێتە خوارەوە چی بووە هیچی بەسەر چی بووە ئەڵێم چی بووە هیچ نییە فڕۆکەکەی خڕۆم ئاباد کەوتوتە خوارەوە نازانین حامیدی تیا بابە حامید بنیوە شەو لە ماڵ دەرچۆن فڕۆکە لە شەشی بەیانی بووە ئەم هەتا شەشی بەیانی چاوەڕێ نەکردو بە پاس ڕۆیشتووە تەلەفۆن کەولیستی گەشتیارەکان بپرسە لە دەستدا نەماوە و دواتر نەیتوانیوە کۆنتڕۆلی بارودۆخەکە بکاو لە ئاکامدا کەوتۆتە خوارەوە و ژمارەیە بگورە ماندوو نەبیت من لیستی گەشتیارەکانی فڕۆکەی بخڕۆم ئاباد کە کەوتۆتە خوارەوە ئەتوانم لەکوێ دەستم کەوێت ژمارە فڕۆکەخانە چەنە؟ هەفتا و حەوت بینوسە دوانزە بینوسە لەکوێ بینوسە لێ هەنگەڕە من لە بەرەم هەفتا و حەوت دوازە کاتێکی خۆش مەشغوڵە بۆ ئەو کچانی لوڤەری بکە ژمارەکە چەند بوو؟ هەفتا و حەوت دوازدە پەنجا چوار سیوسێ ئەلو نیلۆفەر گوێ بگرە ئەتوانی سەیری لیستی گەشتیارەکان بکەیت؟ حامید هەر حامید ماجدی ئای خوای گیان ئەی هاوار خوای گیان لە لیستەکە نییە؟ بۆستە نیلۆفەرەوە بەدەنگی بەرز بڵێ ناوی حامیدی ماجدی لە لیستی گەشتیارەکانی فڕۆکەکە نییە یانی لە لیستی گەشتیارەکانی فڕۆکەی خڕم ئاباد نەبوو؟ نا سەیرم کرد نەبوو خوای شاس بۆ تۆ فڕۆکیان چی بەسەر هات هەستەرەوەی چیان بۆڵە هیچی لێ هاتووە کوڕەکەت سەلامەتە ئارامەرەوە لە فڕۆکەکە نەبووە نەبوو جوانەکە بەخوا لە ناوی نەبووە دێ هەسەوە قوربانت بم فڕۆکجان قوربانت بم ئاخر بۆ چێوەندە هەزاری خۆت دەدەی سوپاسی خوا بکە بە خێر تێپەڕی بۆ تەلەفۆنم بۆ ناکە ئەی موبایلەکەی بۆ کوژاوەتەوە لای بە ناخۆم خەریکە مێشکمە تاقێ با بڕۆم حەبێکت بۆ بهێنم فڕۆکگیان بۆ پشوونە ڕۆشتۆ بۆ کار ڕۆشتووە اینجا بەدڵگرانیش لە ماڵ چۆ دەرەوە میشا ژماری شوێنی کارکردنەکەی خڕۆم ئابادی بەرێ بادڵی ئارام بێتەوە من ژمارەکەی خڕۆم ئابادیم لا نییە بێ شعورەوە دایکە گوناحە بیێرێ با تەلەفۆنێ بکات سەلام بەڕێز ببوورە من دایکی حامیدی ماجدیم ئەمەوێ بزانم کوڕەکەم گەیشتووە ئالو سەلام ئەمەوێ بزانم حامیدی ماجدی گەیشتۆتە خۆڕام ئاباد من دایکی ئەوەم کەی تەلەفۆنی کرد ناهیچی بە ئێمە نەوت ژمارە ماڵەوە هەفتا و حەوت چوارزە 25 دوانزە بەسەرچە ئەڵێ وتێتی هەشتی بەیانی بە فڕۆکەکە دێ فڕۆکیان نابێتەمە ئەگەر بە فڕۆکە بڕۆشتانەی لە لیستەکە ئەبوو بە قوربانت بم نەڕۆشتووە ئەلو نیل و گیان ببوورە ئەتوانی یەک جاری تر سەیری ناوی حامید بکەیت؟ نا تەلەفۆنیان بۆ خڕم ئاباد کردووە نەگەشتووە نیگەرانە ئەبووە بڕۆشتە بۆ سەری شەکەی بلیت ناوتت
بلیت نییە با بڕاتە لای فڕۆکەکە. ئەوە چیاڵێ؟ قسە بکە چیاڵێ؟ ئەمە لەکوێ بپرسم؟ تۆ ناتوانی سەیری بکەی؟ باشە. چیوێت؟ دە قسە بکاڵم چیوێت؟ دقە بۆسە نازانم. خانم ببوورە منەمێ بزانم لیستی ئەو گەشتیارانی کە لای فڕۆکەخانە سواری فڕۆکەی خوڕم ئاباد بوون چۆن نەتوانم بیان دۆزمەوە؟ نەخێر ئێستا تەلەفۆنم کرد وتیان پەیوەندی بە فڕۆکەخانەکەەوە بکە. خاتونەمە یعنی چی خێزانێک لێرە نیگەرانە؟ ئەلو بە پێی دوایین پێشات و زانیاریەکان کەوا دەرکەوتووە لە ڕووداوی کەوتە خوارەوەی فڕۆکەکەدا چەندین قوربانی هەن و شمارەیەکی زۆریش لە هاوڵاتیان بریندار بوون. لە ئێستادا سەرجەم تیمەکانی فریاگوزاری لە ئامادەباشیدان و لە شوێنی ڕووداوەکان گەڕان بە دوای فاتیمە باوکەی گیان باوکە بەڵام تاوەکو ئێستا ئامارێکی دروست لەبەر دەزانیە کە ژمارەی قوربانیەکان چەندن. گیان تەلەفۆنێ بۆ مشتە با بکە و پێ بڵێ ئەگەر ئارێک بکێشێمە بگەینە بۆ خوڕەم ئاباد ئەگەرەکرێ بەسەر چاو. باوکە بۆچی ڕۆم بخڕم ئاباد؟ بڕۆین بزانین چی بووە هەواڵێ لەو کوڕە بزانین چی ڕوویداوە بابەجیان. یا الله. ئەلو خۆی ڕەحمان پێ بکەی. مجتەبا باوکم و ئەوان دەیانەوێت بڕۆن بۆ خوڕم ئاباد ئەڵێن بابێ بەیەکەوە ئەڕۆین. ئێستا مجتەبا هەموویان خەریکە دیقەکەن کەچی تۆ هەڵێ من ئیشم هەیە؟ ئیشی چیت هەیە ئێستا؟ ئەلو باشە خوا حافیز. ئیشی هەیە. چی بوو بابەجان؟ باوکە ئەڵێ ئیشم هەیە لە دەرەوەی شارە ئەڵێ زۆرم پێچێت تا بگەڕێمەوە. یانی ناکرێت. زۆر باشە فەتە حالی با بڕێن و خۆمان تەکسیە بگرین. باشترە؟ بەڵێ ئێمە ڕۆین بە خوڕم ئاباد. ئەو هەمووی لە ئێمە خواردووە. باوکم یەکجار وتی وەرە نەهات. بەخوا ڕقم لێتی. ژمارەکی داخراوە. باشە ئاگامان لە بەیانیمان نییە. ئەگەر نا هیچ کەس بەیانیان لە جێگەکەی هەڵ ناستا. بەخوا من دڵم ڕۆشنە. ئەو دوێنێ شەو لەسەر تۆ لەگەڵ فڕۆ کردی بەشە ڕۆشتووە. ئێستا هەر نازانێ فڕۆکە کەوتویان نا. پێشەوەی بڕوات نامی بۆ ناردووم. چی نووسی بوو؟ هیچ سەرەتا نووسی بووی هەستاوی وەڵامم نەداوە دوایوتی بڕۆ نامەکە بخوێنەرەوە. لە نامەکەی چی نووسی بوو؟ نامەی چی؟ شەو ڕۆشتم نامەی لێ نەبوو. لەوانێ فرۆخاڵی گرت بێ. نازانم. ساعت چەند نامەی نارد؟ 6:30 بەیانی. دەی ئەم هەر لەناو فڕۆکەکە نەبووە. فڕینەکە لە ساعت 6 بووە. تۆ عەقڵت هەیە؟ گەشتەکە 1 ساعت دوا خرابوو. لەوانەشە دەست و پێشکا بێت و لە شوێنێک کەوت بێ. دڵم باش دەڵێت نیگەران مەبە. نا من هەر ئەسڵان نیگەران نیم. دوور لە گیانی بۆچی دیسانەمەت بۆ هێنا؟ ئەمە ئارامت دەکات ئێستا دەرزیێتان تەنیا ئارام بەخشە. دەبی خۆرەوە باشە ئێمانە بۆچی لێرە ناڕۆن؟ دەڕۆن ئێستا پێیان دەڵم با بڕۆنەوە بۆ ماڵی خۆیان بەبێ لە حەوشەکە کۆبوونەتەوە. ئاخر خۆ هیچ هەواڵێک نییە لە خۆیانەوە بۆچی واکەن؟ تۆ نیگەران مەبە دەبی خۆرەوە هیچ شتێک گیانەکەم. بۆ دوایین ڕوودا و پێشاتەکان و بۆ دوایین باوکەیان چی بوو؟ کەناڵەکەمان بن. جلەکانی بەناوی خودای گەورە و میهرەبان سڵاو لە بینەرە. تازە خەوتووە خۆ ناچم هەڵی سێنم. لەم گەشتەی هەواڵەماندا دوایین زانیاری پانتۆڵێکی ڕەشی لە پێیا بوو. خوارەوەی فڕۆکەکەی خوراپ کراسێکی خۆڵەمێشی کەناڵەکەمان ڕادەگەیەنی. پۆستاڵەکەشی قاوەیی بوو. سەرنجان بۆ نوێترین هەواڵ قاوەیی باوکەیان ڕادەکێشم. بەیانی ئەمڕۆ لە خورەماباد فڕۆکەیەک تووشی ڕوودا و بوو کەوتە خوارەوە. 164 کەس لە سەرنشینانی فڕۆکەکە گیانیان لەدەستداوە. ئەی هاوار بۆچی لێرە کۆبوونیتەوە؟ ناڕۆنە بۆ ماڵەکانتان چۆن ئازوازمان لێ بهێنن؟ لێمان گەڕن هیچ نەبووە. لەوانەیە کوڕەکە بخەوتی پیشکا بێت و لە شوێنێکا کەوت بێ. بۆچی لێرە کردوتانە بەهەرات؟
پێیان دۆزیوەتەوە تاخو لە پێی تێدا بوو. فاتح عەلی وتی ئەمەی حامیدە بەیە کۆکڕیمانە. وای بابەگیان بەدایکت بڵێ کەم کەم فروخ تێبگەێنێت. تەلەفۆن بۆ مجتە باش بکە بڵێ یەک دوو خێمە بکرێت و بێنێ بۆ بەردەرگا. یا الله دایکە دایکە هەڵسە چی بووە؟ باوکم گەڕاوەتەوە. ئەڵێ تەلەفۆن بۆ مجتە با بکەن با خێمە بهێنن بۆ تەعزیە. هەی خۆی چرام خۆی جان فریامان کەوە. ئەی خۆیە ئەی خۆی پەنا بە تۆ. چی بووە؟ لەگەڵ تۆمە؟ چی بڵێ؟ بڵێ هیچ کەسێ لەو فڕۆکەی بە سەلامەتی دەرنەچوە. تەرمەکەیان دۆزیوەتەوە. ئەی قوربە سەری من قوربە سەری من بۆ پێداگریم کردە کوڕە بە فڕۆکە بڕوات. ئەوە چی هەڵێیت؟ چی هەڵێیت؟ تەمانێکە هەرچی دووتمان بەسەر چاو یە قسەشمان لە قسەتانە کرد. تۆ قسەت کرد و ئێمە سەرمان شۆڕ کرد. بەسم جاریانی تر ناهێڵم هەتا تەرمی کوڕەکەم نەهێننەوە ناهڵم پرسەی بۆ دانێن. فڕۆکەکە وێران بووە کەسی تیان نەماوە کەسی تیان نەماوە. ئەی دەستەکانی خۆش بێ حاجی بازی هەروە بە ئاسانی مناڵەکەمە کوشت و کف نەکرد. خۆ ئەو کوڕە بوو دەستی ڕاستە بوو. تاکە پێڵاوێکە بوو وتی ئەوەی حامیدە. پێڵاو؟ لەبەر تاکە پێڵاوەڵێ مناڵەکەی من مردووە؟ عەقڵە چی لێ هاتووە؟ کوڕەکەی من هەر سواری فڕۆکەکە نەبووە. من مناڵەکەی خۆم باشە ناسم بەو حاڵەی هەیبوونەیە توانی سواری فڕۆکە بێ. ئاخر تۆ نازانی چی بووە؟ هەر نابوو پێم بووتایە. من زۆر بێعەقڵ بووم هەرچی هەر بەدەمانم گێڕایە و بەرامبەر ئەو کوڕەم وتم. گمگشته دیار محبت کجا رود؟ نام حبیب هست و نشان حبیب تا بەیانی چاوەڕێیەکی عاشق منم که یار به حالم نظر نکرد. ای خواجه درد هست ولیکن طبیب نیست. بیخۆ نەسیبە دەی کوڕە جوانەکە نەسیبە کچەکەم وەرە ئەم خواردنە ببە بۆ فروغ و نیگار. ئەو منداڵە خەریکە لە برسا دەمرێ. بڕۆ دایی جەمی بە. بابەگیان بۆچی دەرێک بە بارودۆخەکەم ناکەیت؟ بابە ئاڵم دەرکی بارودۆخەکەم کە ئێمە چی بکەم؟ هەموو شتە تێکەڵ بووە هەرکەس نازانێت چی بووە. بابەک تو خوا بە قوربانت بم بتوانم خۆم یەم قابیلە منیش حەز ناکەم بێم. بابەک دایکم لە ماڵە ناتوانم بێم. سەلام خواردنم بۆ هێناون.
دەوامەکە ئیتر. سەلام. ئەگەر بە قسەمە بکردایە ئاوای لێ نەئاهات. نیگار گردنە ئازا ناکەم. بەسە بێ زوو بگەڕێمەوە هەدایکم لە ماڵە. میشە ئەگەر دایکم هاتە دەرەوە نوکەیەکم بۆ بکە باشە. زۆر گەڕێمەوە دی ئەوە هاتم. ئەرێ من خزمەتکاری تۆمەوە نەدوامە خەیت؟ چەندێک جوان بوویت. ئیتر هەروایە هەر زۆرم لێەکەیت تۆ ئەڵی وەرە دەرەوە با بەکەر تۆ درکی بارودۆخی من ناکەیت. نا بەو جۆرە نییە. تۆ لەبەر من پێشتر دوودانە سەعات لە بەردەم ئەوێنە خۆتە ڕازاندەوە، بەڵام ئێستا خۆت ناگۆڕی نالەکانی دایکت لە پێکەیت و بە سادەیی یەیتە دەرەوە. بابەک ناتوان گومانم لێکەن تۆ نازای لە ماڵەوە چی ڕوئەیە. هەرڵی وەرە وەرە ئەوە هاتم ها. بۆ مەگەر خێرم پێیەکەیت هەر نامێدی داوەزە. دەفەرمو دوو دەقە بە بەدبەختی هاتوومەتە خوارە بتبین مەسە شاواکەیت. هەر درک ناکەی چی ڕوئەیە لە ماڵەوە بابا حەمید ون بۆ نازای لە ناو فڕۆکە بۆ یان نا. دەوازیان لێبێنە تو خوا تۆ لە دوێنەوە یەک تەلەفۆن بۆ من نەکردووە. بە قورئان کارتم تەواو بووە. پێت وتمایە کارتم بۆ ناردی. ئازیزم من کاتی هەواڵم لە تۆ نەبێ دڵەڕاو کێم هەیە حاڵم تێکە چێ. دوێنێ وەکو شێت دوودانە سەعات لە بەردەرگای ماڵەکەتان لەنا ئۆتۆمبیلەکە دانیشت و چاوەڕێک نامەی تۆ بوو. بمبورە لێم گەڕێ بابا. بمبورە ئیتر ناتبەخشم. دوو یان چوار. یەک لە خەبێدەنگ بە مریەمە. ئەرێ دەبێ دەنگ بە مریەمە بزانم چێوێت. ماڵە خانم گیانەکەم دێمەوە چۆن نایمەوە خۆتم دێمەوە. باشە گیان بابە گیان بە قوربانت بم. ئەوە ئازیزم نیگەران مەبە بۆ تەکڕم ئێستا کارمەیە بە قوربانت بم دەیدایخە. ئەو تووتکە سەگاڵی ئەنگری بێردم بۆ بکڕە. ئیشت نییە درەنگە بۆم چاوەڕێی منە. ئازیزم ئەم کارتانە بۆ تۆیە تەنها پەیوەندی بە منەوەکەی وە بۆ هەر کەسێکی تریشی بنێری لێت حرام بێ باشە؟ بابەک من کەسم نییە جگە لە تۆ کە پەیوەندی پێوە بکەم. ئەرێ تۆ چیتە ئەمڕۆ چەندی مانگە؟ ئیشت نییە ئەدە بڕۆم. کارتەکان ببە. ئەم کارەیانی چی؟ ڕاوەستا. میشە مەگەر نەموت کە دایکم هات پێم بڵێ بێڵی بابا شێتە. محەدەسە ئەو دەرگایە بکەرەوە. محەدەسە لەگەڵ تۆم ئەو دەرگایە بکەرەوە. محەدەسە ئەو دەرگایە بکەرەوە. پەنجام هاتو هەوار مەکە ئەو شانە لای من ناخۆ. محەدەسە پێم بڵاو کوڕە چێ بوو؟ نینۆکەکەم لێ بووە. بە جەهەنەم ئەو کوڕە چێ بووە؟ لای دراوسەکان ئەبڕۆمان دەبێت. بۆچی ئەبڕۆی تۆم بردووە؟ ژیانی خۆم و پەیوەندی بە هیچ کەسێکەوە نییە دایکە. یعنی چی پەیوەندی بە کەسەوە نییە؟ شەرم ناکەیت؟ لەبەر چی شەرم بکەم؟ دەنگت نزم بکەوە. بەم کارانەت بەم جلو بەرگ و ڕەفتارە ئێستا باسی جلەکان مەکەیت کاکە حەزەکەم بەم جۆرە جل لەبەرکەم بۆشم گرنگ نییە خەڵکی چیاڵێن. شەرم بکە بەدبەخت لەبەر خۆت وا دەڵێم. ئەو کابرا ئەگەر نیەتی باشی هەبێت لە ناو کۆڵا مەوعیدت لەگەڵ دانانێت بەڵکو دێتە خوازبێنێ. بابا ئەخر هاوڕێکانت فێریم کارانەیە دیسان بڵێ نیلوفەر نازی دیسان فاتیمە پڕێ کردویت ها؟ بەڕاستی جێی شەرمە لە ماڵێکدا کە هەمووی پرسەی هەیە و دەکێشە بەسەری خۆیدا تۆش لە دەرەوە خەریکی کاری خۆتی. دایکە بەڵایەک بەسەری خۆما هێنم ها. ئەسڵا من کارم بە تۆ نییە هەموو شتێک بە باوکت دەڵێم. دوو کچم گەورە کرد هیچ خەمێکم نەبوو بەڵام نازانم ئەمەیان بۆ وایە چی بەسەر دێت. دایکە دایکە بۆچی واکەیت؟ بۆچی واکەیت؟ خیانەتکار ترسنۆکە تاوانبار بە بچووکترین ترساندن دەکەوێتەوە خۆی. من کارم بەسەرەوە نییە با باوکت بێتەوە هەموو شتێکی پێ دەڵێم. بەسەر باوکمەوە کچم بۆ هاوار دەکەیت دەبێت بێنە خوارەوە. بێدەنگە بچەکەمەوە تۆ چی دەکەی؟ با باوکت بێتەوە اینجا بە هەر کوێیەک دەتەوێت بڕۆ. دەبەسە بابەگیانی تر ئەم ماڵەتان تێداوە بەسەریەکە. وازی لێ بێنە بابە تۆ بێیشی هەوە دەمەدەمەی لە من حەقم بەسەریەوە نییە. السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام عليكم ورحمة الله وبركاته. مازاری هەیتر بسم الله. فروغ چۆنە؟ وەڵا ڕۆشتۆ تۆ ماڵەوە دەرگاکەی لەسەر خۆی داخستووە گەر شێت نەبێت باشە.
نازانم بەس لەم کۆڵانە دراوسەکان قسە دروست دەکەن ئاوا باش نییە هەتا زۆر باپرسەدا بنین ماشەڵە لە کچەکەشت هیچ نەماوە نایکات حاجی مادی ئیتر دەبێ غیرەتت بجوڵێت ئەوە هیچ کار نوێژ ناکات جلو بەرگ و ڕۆژنە دەرەوەکانی ئیتر هەر باس مەکە هەر خۆی دەڕازێنێتەوە نازانم ئەم کچە لەکوێ گەورە بووە دەڵێ لەسەرم سفرەیە گەورە نەبوو پەروەردەمان نەکردووە چی لێ بکەین خۆ بە شەڕ و هاتوو هەوار هیچ چارەسەر نابێت تۆ وەکو نەعامە سەرت کردوتە ناو بەفرەوە وەک ئەوەی کە هیچ نەبوو بێت بەیانیش نەسیبە وەکو ئەوی لێدێت ها کچەکە خۆ گەورەیە ناتوانم ئیتر لێی بدەم ئەگەر عیب و عاری مناڵ لە ناوچاوی بێت و ئیتر ناتوانین دەرەقەتی بێ هەر بەرگری لێ دەکەیت دەزانی کچەکەت چی کردووە ئەمڕۆ لە کۆڵان بینیم لەناو ئۆتۆمبیلی پیاوێک هەودابەزی من نەموتە ئەمە خەریکی هەڵەیەکە کە پێشی دەڵێم وەک ئەوە وایە کە هیچ نەبوو بێت دەڵێ ژیانی خۆمە خۆم دەزانم چی دەکەم زۆر بێئەدەبە بەم بەرەکەتەی خوددا من ئیتر بەرپرسیارەتی هەڵ ناگرم بە هیچ شێوێک خۆت بزانە چی بە کچەکەت دەکەیت تەواو پشتەوەی ئاوایەکە ئێمە دەشتێکی سەوز بوو کە بەهارە هات پڕە بوو لە گوڵ و گوڵزاری ڕەناوڕان 8 ساڵان بووم باوکم دەستی گرتم و هێنامی بۆ تاران بووم بە شاگردی پینەچیەک ئیتر هەرگیز بەهاری و دەشتم نەبینیەوە لەبەرەوەی 4 وەرزە لەسەر کار بووم تەنها ئیشمە کرد دڵم بەوە خۆش بوو کە مناڵەکانم عاقیبەتیان خێرە بێ ئەو کارانەی کە منم کرد لەوانەیە نەتوانی وەکو منداڵی دکتۆر و ئەندازێرەکان شانازی پێوە بکەی بەڵام هەر چۆنێک بوو دەستەکانم بە گەرما و بە سەرما خەریکی پینە دۆزیکردن بوون دڵم بەوە خۆش بوو کە لە پشتی یەکترین من حەقم بەسەر قسەی خەڵکیەوە نییە بەڵام سوێنتە دەم بە خۆی تاک و تەنها هەر کارێک کە تۆی کەی ئەوە بزانە خوایەک لەسەر ڕاسەرتە بە تەواوەتیت بینێ هەرەوەنە دەی پڕە جوانەکەم ئەو هاتین بۆ لای باپیرە دەی پڕۆ سەلام باپیرە سەلام باوکیان ئای ماشەڵڵا وەرە باوەشی مامە وەرە بزانم باوکە باشی سەلام ماما باشم کچەکەم بۆچی ڕەنگ و ڕووت پێوە نەماوە باشم کچەکەم هیچ نییە ناتەناکەم زەختم دابەزێ کاکە گیان سپاس دەکەم میوەیەکی چەند جوانە نایە بە بیکێ بۆ لای دایکم و ئەوانە چوم وتم با ڕاوێژێک لەگەڵ تۆ بکەم لەسەر پرسەکەی حامید پێشاتنی ئێوە لەگەڵ کاکە مەهدی باسیەوەمانە کرد ئەڵێ خات و فروخ بەرگە ناگرێت و ناتوانێت وا نابێت لای خزمەکان عیبە ئەڵێ مەتەوێ من قسەی لەگەڵ بکەم منی تر ئەقڵم بۆ شتێ ناڕوە هەرچیتان پێ باشە خۆتانەوە میوەکانی زۆر جوان شایانەوەی مشتێکیان لێ بکڕی وەرە با بڕۆین بە قوربانت بم کوڕمی تر نزیکی ئەو چاڵە نەبیتەوە باشە بە قوربانت بەسەی تر پێویست ناکەوەندە خۆت خەمبار بکەی فڕۆخجان ئێمە حیکمەتی خوا نازانین دایکە هەر خۆی منداڵمان پێدەبەخشێ و هەر بۆ خۆشی دەیباتەوە بڕۆ ئێستا دێم بڕۆ ئیتر خۆ ناتوانێت قسە لە قسەی خوددادا بکەین بێڵە با پرسەکەی بۆ بزانم تۆش دەبێت ئارام بگری جانەکە ئەخ هێواش کوڕم بڕۆ دەی بڕۆ بە قوربان هیچت لێ نەهات نا سەلام خوا قبوڵی کات سەلام پورێ سەلام بە قوربانت بم پورێ بێنە موبایلەکەت بەیاری پێ بکەم بیگرە بە بۆی نینۆکەوە نوێژەکەی تۆ چ حەقت هەیە بەسەریەوە نەسیبە بڕۆ سەماوەرە لە خوارەوە بهێنە دایکە مەحاڵی باش نییە مەگەر نبینیت منە ڕۆمەی هێنم کچە باشەکەی دایکت بڕۆ خۆ وەکو تۆ بەلاشخۆر نیم سیرکە بەلاشخۆرەوەی کە 6 ساڵ لە ماڵی خەزوری بژی ها محەدەسە ئاگا لە دەمت بێ ئاگام لە دەم محەدەسە ئەوە کەی ئوسلوبی قسەکردنە خۆمان پرسەمان بەلاشخۆرەوە کە دوو قەرزی تەعاونی بۆ وەرەگرێت و وازانێ خەڵکی نازانێت ئەوانە ئەمانەتی خەڵکە و نوێژێکێکی بیا لە کەمەرت بۆ مەگەرە ماڵی تۆیە ئەمە لە شوێنێکی ترەوە پڕە دایکە لەکوێوە پڕم پێم بڵێ لەناو کۆڵان منت لەگەڵ قوربینەوە دەستم خۆش بێت بە باوکمەوە وت و ئەوش لە سێدارەیەم ها وای ئەمە چ بێ حەیایە پێم وت قسە لەگەڵ کات بەڵام پیاوی ماڵ بێتوانە بێت هەروە دەبێت ئێوە باشن بەدبەخت دەزانی کێ بەلاشخۆرە ئەوەی کە 6 ساڵ لە ماڵی دایکم دانیشت و یەک فلسپاری هیچ پەیوەندیەکی بە تۆوە نییە پەیوەندی بە من و بە ئەویشەوە هەیە ماڵی ئێمەشە پڕ بەسەرم کە من نەمردم و منداڵەکانم خەریکم میراتەکەم دابەش دەکەن دەی هەموو شتێک بدەبم بەدبەخت سەر وەک نەعامە خستۆتە ژێر زەویە و نازانی پیاوەکە چ غەڵەتێکە کات حەسوودیم پێ ئەبەی بەڵێ حەسوودیم پێ ئەبەیت ئینشەڵڵا تۆش وەکو من خۆشبەخت دەبیت بەڵێ ئینشەڵڵا وەکو من خۆشبەخت بم ئەی هاوار دەرگاکە داخن ئینجا هاوارکەن شەرم بتانگرێت
محەدەسە ئیتر تەوا بێت هەمت کردووە نەخێر دایکە ئەمەوێ یەکلایی بکەمەوە هەنێشت خەریکە ڕوو نەبێتەوە تۆ خۆت یەکلایی بکەرەوە دەردی تۆ ماڵی دایکمە باڵێ من سبەی ماڵی دایکم چۆڵەکە هەر بەیانی چۆڵی بکەی دایکە خەتا تۆ ئەوەنە جیاوازی لە نێوانمانە کرد بۆی ئەوە بێشەرم بووە محەدەسە ئەو منداڵی لە تۆم هەڵانت ناکرد بەڵام لەوەتەی من لێرە نەماوم بەڕڵا چی بوو تۆ زۆر بێدەنگتر احترام حامی تەلەفۆنی کرد سپاس بۆ تۆ خوای گیان ئەم کاتە لەکوێ بوو نازانم دەنگی باش نەهات با من بە ئینسی ئەوان بەڵام ئەوانش خۆشحاڵ بێ با من دۆشاوەکەت ببەم ئەمەوە بۆ کوڕەکەم فسەنجون لێ بنێم چی یانی بە فڕۆکە نەڕۆشتووە ئیتر خۆی لەتکە هاتەوە پورێ بە قوربانت بێ وەرە بزانم وەرە لێرە دانیشە سیرکە ئێستا کە لە خوارەوە بووی تەلەفۆنی ماڵەوەتان زەنگی لێدا نا لە بەیانیەوە کەس تەلەفۆنی بۆ ماڵەوەتان کردووە نا ئێستا دایکە لەگەڵ حامید قسەی ناکرد هیچ بۆ پورێ نا بە قوربانت بم هیچ نەبووە بەس ئەمڕۆ براکەت بۆ دایکە تەلەفۆنی نەکردووە ئەمانەتان بۆچی هێناوە بۆی هێرا فروغە دادەجان بۆچی واکەی کاک مستەفا بێمە وتووە کاکە مستەفا خەڵەتی لەگەڵ تۆیە بڕۆ لێرە خێرا لای بن لە بەرچاوم تو بێنە خۆ من لە خۆمۆ نایێنم فروغیانەوە چی بابەجانەوە پێکەڵە کاکە واز بێن ئیتر باشە بۆی بکەنەوە لێرە ڕۆژانە کۆتکەرەوە لێرە بڕۆ باشە کۆیانەکەمەوە بەڵام جارێکی تریش نایەمەوە مستەفا ئەیە من سوزانم کرێکی چەنە بەڵام کاکە مستەفاوتی بێنە هەرچیەک ڕۆدا بەهۆی مستەفاوەی ئەوتی بێنە لێرە پارە بەرێتەوە ئەوە شتەکانی کۆکاتەوە ئای خوا کاکە گیانەوە قسەمە کۆ دەبڕۆی تر بڕۆ ژوورەوە دایگیان تۆش دەبڕۆی تر چون لە خۆیانەوە شتی پرسەیان هێناوە خۆی ئەمە پرسەمان نییە خوای گیان سپاس بۆ تۆ شکر بە بەشت ڕەحممان پێ بکەیە ئامین ئامین حاجی مەهدی ئێستا چی بکەین چەند ڕۆژێت چاوەڕێ بین باوکە سەیری تەلەفۆنەکەیانم کرد هیچیان بۆ نەهاتەبوو هێشتا مۆبایلی حامید کوژاوەتەوە لەوانەیە ژمارەکەی نەنووسراوی چی هەر کە فڕۆکە کەوتۆتە خوارەوە ئەمیش چۆ لە شوێنێ خۆی شاردوێتەوە ئەم هەموو ساڵە حامی دەناسنی تا ئێستا کێم کارانی کردووە خوایە گیان تۆ سەبرمان پێ بدەی خودایە تۆ لە جێ حەق دانیشتووی بەڵام بۆچی ئەمە بە بەندەکانت دەکەی لەلایەکەوە حەیدەری مردی کە سەلامەت بوو بەڵام لە ناکاو مرد ئێستاش کوڕەکەی ئیتر دنیایە کەوتن وەستانەوەی تێ ناتوانی متمانە بە هیچ شتێ بکەی بۆ هەندێک کەس وەک نەسیمە و بۆ هەندێکی تریژ وەکو حامید ئەبێتە تۆفان هەتا توان قەدر یەکتر بزانن بابەجان هیچ بیرکردنەوەیەک و هیچ شتێ شایانیەوە نیە شەڕی بۆ بکەی دنیا وەفای بۆ کەس نییە لێم زویریت مەگەر مرۆڤ لە دەست منداڵی خۆی زویر دەبێت دایکە خۆ من نەخۆش نیم تا بمێ ئازارت بم چی بکەم بەدەست خۆ منی هەڵسوکەوتم وایە من وەکو فاتیمە نیم من تەنها خێر و چاکەی هەمووتانم دەوێت يا الله خواهيجان أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله سیرکە مانگە چێتە پشتی هەورەوە چەند نهێنی لە دڵی ئەم دنیایەدایە دایکە نهێنی تۆ چییە هێشتا زویریت نا بابا زویری چی دەی بڵێ نهێنیەکە چییە خۆ ئەگەر بیڵەمی تر نهێنی نییە بیرتە کە مناڵ بووین ئێمە تەڵە خەڵەتان ئەتوت نهێنیەکانتان بڵێن ئاسوودا بن ئێستاش دەیڵم ئەگەر نهێنیەکەتان بڵێن دڵتان ئاسوودە دەبێت هەروەکو ئەم کۆترانە کە بە ئاسماندا دەفڕن دایکە تا ئێستا عاشق بوویت ئەستەغفیرەڵڵا چەند بێحەیایە و کچە خۆ چیە دەبیڵێ ئەی بۆ هەر کاتێ نای مەسعودی کوڕی پۆرت دێت فرمێس لە چاو تاقەتی سەبێت
لەبەر ئەوەی شەهید بوو. ئەحمەدی کوڕی خاڵۆشە شەهید بوو، بەس تۆ تەنها لەبەر کوڕی پور دەگریت. بێزاری مەکەیتر. بە تۆ چی؟ زۆر جوان ئەوەی کەم کۆترانە شان ڕێگەی خۆیان و ناکەن وانە؟ دایکەمی تر لە دەستە دەرناچێت. چەند ڕۆژانێکی ناخۆشە وەکو کابوس وایە. ڕۆژگارای تر تێدەپەڕێت لەمە خراپتریشمان بینیوە. ئەو کاتەی هاوان لە 1 مەتر دوور لە من تەقیەوە هەمووی دەیانوت من دەمرم. ساڵی کەوتمە بێهۆشیەوە. باوکت 1 ساڵیتەوە هەموو ڕۆژێک بەسەر سەرمەوە بوو. فەزلی خوای گەورە بوو کە بەهۆش خۆم هاتمەوە. ئێستاش پشت بە خودا ببەستن. تۆ پێت وایە حامی دەگەڕێتەوە؟ من ئومێدم هەیە کچەکەم. ئەی خوایە بابک باوکم لە ماڵەوە ئێستا ناتوانم قسە بکەم. ئەرێ تێناکەیت؟ ئەی چی بکەم؟ محەدەسە وەرە باران دەبارێ. ئەوە هاتم دایکە. محەدەسە وەرە وەرە باشانە تەڕمە بن. خێرا کۆی بکەرەوە هەتا تەڕ نەبووە. باوکە هەڵسە بارانە بارێت ئێستا تەڕە بیت. باوکە 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 گیان بارانە بارێت هەڵسە. باوکە باوکە هەڵسە. باوکە دایکە وەرە باوکەم. باوکە بە قوربانت بم هەڵسە. مادی چییە؟ باوکە مادی هەستەوە. مادی هیچ نییە تەواو کچەکە. هیچ نییە عەزیزم. خەونت بینیوە حاج مادی. خوایە هیچ نییە. بیرت نەچێت ساعت 6 مۆعیدی دکتۆرت هەیە. باش بسم الله الرحمن الرحیم. ئەی خوایە زۆر شکر بۆ تۆ. یا الله خوایە. ماندوو نەبی فروخ گیان. بۆچی خۆتە زێت دەدەی؟ ئەی کچەکان دەیان کرد. حامید بەیانی تەلەفۆنی کرد. سبەی دوو سبەیە گەڕێتەوە. خێر دەبێ ئینشاڵڵا. لە دەرەوەی شار ماڵی گرتووە. دێت و منیش لەگەڵ خۆ هێبات. نەیوت بۆچی ئەم هەموو کاتە تەلەفۆنی نەکردووە؟ نا. خۆزگە بدوتە تەلەفۆنێک بۆ حاجی مەهدیش بکات. هەرچیمان بەسەرێت بە بۆنی ئەم حاجی مەهدیەوەیە. حاجی مەهدی نەبووایە حاڵ و ژیانی من وای لێ نەئەهات. سەلام. نەگەڕێیتەوە ئینشاڵڵا. چاوقایم. ئەلۆ محەدەسە گیان چی بۆ دایک گیان؟ کلیل مەگەر نەسیبە لە ماڵ نییە؟ خۆ ئەو هەموو ڕۆژێک ساعت 4 دەگەڕێتەوە. نا فروغیش لە ماڵ نییە. نیگاری لای من دانا و ڕۆژ تا بزانن دەتوانێت هەواڵێک لە حەمیدە وەربگرێت. نا من لێرە زۆریشم هەیە ناتوانم بێم. ها؟ ئێرە؟ باشە وەرە بۆ ئێرە کلیلەکە وەربگرە.
دایکە وەرە سەلام کچەکەم باشی چی بوو هیچ هەواڵێک لە نەسیبەوە نییە نازانم لەکوێ وەڵامی تەلەفۆنیش نایەتەوە ئینشاڵڵا دەردەکەوێت سەلام هیچ دەخۆی دایکە نا دایکە سەیرە چۆن هێشتە بێن بۆ ئێرە وەرە با بە خاتوو کازم تووری وانت بناسێنم خاتوو کازم تووری گیان ئەوە کچە ناوەندێکەمە محەدەسە گیان سەلام خانم خۆشحاڵم ببینینت ماشەڵڵا بەخێر بێ زۆر سپاس محەدەسە گیان ئەوە کلیلەکە سپاس ئەی تۆ کەیەیتەوە من جارە ئیشم هەیە تۆ باشە بە یارمەتیتان بە سەلامەت خانم ئەو کچەم قوتابی زانکۆیە خەریکی وانە خوا بۆت بهێڵە ئینشاڵڵا کۆتایی دنیایە سەیریکە بە چ شێوەیە هاتووە بۆ مزگەوت ئەوە کتێم خانمەیە زۆر کچێکی باشە ئەی خوایە ببوورە ناکێشە نیە ماشەڵڵای لێبێت خوا بیپارێزێت هەرچێک کە پێویست بێ ئێمە فێرمان کردوون ئیتر هەر کەسێکیش دەخەنە گۆڕی خۆیەوە خوا ڕەحمی بکات ئەلو بابەک ها ڕۆشتم بۆ مزگەوت کلی لە دایکم وەربگرم بابەک خەریکە مێشمەتە قێتاقەتم نێت و خواوا مەکە بابەک بۆچی بم کاتە هاتووی ئەتبینن ئەو هەموو پەیوەندیەکەم بۆ وەڵام نادەیتەوە چونکە دوێنێ شەو لای باوکم بووم ئێستاش لە مزگەوت بووم عزیزم من تۆ باشە ناسم ئەگەر لە دەست شۆریش بی پەیوەندیت پێوە بکەم دەی وەڵامە دەیتەوە ئادەی پێم بڵێ کەسێکی ترت خۆشەوێ من لەبەر چاوت کەوتوم چۆن دڵیەت ئەمانم پێ بڵیت عزیزمەوە چەند ڕۆژە تۆ گۆڕاویت مەسەلەکەش حامید و ئەو باسانە نییە تر خۆ کارتت هەبوو بۆچی پەیوەندیت نەکرد مرۆڤ ئەگەر پێنووسێکشی هەبێ ناتوانێت ئەوە بۆ ماوەی 6 مانگ فەرامۆشی بکات من کێم لە ژیانی تۆیە عزیزم وەڵام بدەرەوە من کێم لە ژیانی تۆیە ئاش خراپترین دەردەسەری دنیاە تۆ تێناگی من تۆم خۆشەوێت بابەکە زانم بە قورئانە زانم بەڵام لەم بەینێ شتێک هەڵەیە من بەردەوام خۆمە خەڵەتێنم ئەڵم بڕیارە تۆ لە ژنەکەت جیابیتەوە بەڵام نابێت بڕۆ بۆ لای ژنەکەت تێناگەم باشە چۆنی لە شەوێکە هەموو شتێک تێکچوو لە شەوێکە تێک نەچووە لە شەوێکە تێک نەچوە بابە گیان من هەموو جارێکە لە لای تۆڕم لە ماڵەوە مێشکم بۆ 1000 شوێنە ڕوات ئیتر مێشکم پڕ بووە ناتوانم ماندووم یانی من ئەوەندە خراپم کێوتی تۆ خراپی تۆ هیچ خراپ نیت زۆر خۆشەویست و ڕۆحسووکیت بابەکەم پەیوەندی هەڵەیە خراپە ناکرێت بڕۆ ڕاستە شتێکت پێ بڵم من کێم هەیە جگە لە تۆ لەم ژیانەیە تو خۆ ئەوەزم لێمەیەنە من تەنها مەکەتکایە بڕۆ باوکە چیت لێ هات ها وەی خوێنی لوتت بەر بووە چییە چی بووە نیگەران مەبە هیچ نییە سوێرم گێژی خۆ باوکە سەباب چی بۆ نەخۆشخانە بە قوربانە بم تەندروستیت باش نییە سەباب بڕۆین باوکە بە قوربانت بم ماوەی کە باش نیە تو قورئانە سەباب بڕۆین بۆ نەخۆشخانە هەڵ سەباب بڕۆین باوکە باوکە هەناسەم تەنگ بووە چییە میشا لەکوێ بوویت بە قوربانت بم چی بووە ئەمە چییە باوکە ئەمە چییە حامید ئەمەی بۆ نەسیبە نووسیوە نووسیوەتی کوڕی تۆیە
کاتێ احترام کە بریندار بوو لاشەی پڕی برین بوو قاچیان بڕی بووە دکتۆرەکان جوابیان کردبوو چووە بێهۆشیەوە من مابوومەوە لەگەڵ دوو کچەکەم فاتیمە 8 ساڵان بوو تۆش 2 ساڵان بووی چیم کردایە دایکم فروغی لە مۆشاوە هێنا تازە دایکی مردبوو هیچ کەسێکی نەبوو بەڕاستی دایکایەتی بۆ کرد ساڵێک تێپەڕی احتراماتەوە هۆشی خۆی فروغ سیغە نامەکەی گەڕاندەوە تێپەڕی دوای 4 مانگ تێگەیشتم کە بە حامیدەوە دوویانە چیم کردایە ئەو کاتە حەیدەر لە دوکانەکەی من ئیشیە کرد پیاوەتی خۆی کرد و فروغی مارە کرد دایک مەزانێت گردنم ئازاکە کچەکە گم گشته
نشان حبیب